بەناوی خوای بەخشندەی میهرەبان. هاوڵاتی ئازیز، من بەدریە ئیسماعیل مەحموود، کاندیدی ژمارە 3 لەسەر لیستی ژمارە 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان، لیستی هەڵوێست و مەردایەتی، لیستی بەردەوامی و کۆڵنەدان. دەنگدەری ئازیز، لە پێناو چەسپاندنی دادپەروەری و سەروەری یاسا و شەفافیت لە داهات و خەرجیەکانی هەرێمی کوردستان، لە پێناو ئاشکراکردنی گەندەڵیەکان و بەگژاچوونەوەی گەندەڵکاران و گەڕانەوەی مافە خوراوەکانتان بتمانێ خۆتانم پێ ببەخشن. دەنگدەری خۆشەویست، بۆ ئەوەی ڕاستیەکانتان لێ نەشارنەوە، بۆ ئەوەی نەوەکانی داهاتوتان لە سەربیر و باوەڕی پاک و بێگەردی ئیسلام و ڕەسەنی کوردایەتی پەروەردە بکرێن، دەنگ بدا بە بەدریە ئیسماعیل مەحموود، باخواز و شارەزا لە بواری پەروەردە و پێگەاندنی گەنجان و کێشەکانی ئافرەتان.